سلێمانی و خاکی خۆزگەم بە دەرگاوانی قاپیەکەی ئەحمەدی کاکی. بەڕێزان، خۆشەویستان، میوانانی ئازیز، بەخێربێن بۆ پرۆژەی براند بازار کە کۆمپانیای شاربلاین بە هاوکاری یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان ئەم پرۆژەی ڕێکخستووە. بەخێربێن سەرچاوان، داوا لە بەڕێز ئیحسان جەمال بەڕێوەبەری جێبەجێکار لە کۆمپانیای شاربلاینەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیەک. بەخێربێن سەرچاومان، بەخێراتی هەموو لایەنەکەین، بەخێراتی میوانە بەڕێزەکانەکەین، حەزێتان کێشا، هەرکتان کێشا بەم ڕۆژی عینیە و شوو بوو بەشدار بوون لەگەڵمانە. مەجلیسەکەی ئێمەتان جوان کرد، زۆر سوپاستانەکەین. من وەکو بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای شاربلاین لەگەڵ کاک شێخ مستەفا یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان ئەم پرۆژەیەمان جێبەجێ کردووە و گەیاندومانەتە نەتیجە. ئەمڕۆ کراوەتەوە. بەخێراتی هەمووتانەکەی من باقی تیتارەکە دادم بۆ کاک شێخ مستەفا تەشریفیان بێتە ئێرە و تیتاری خۆیان پێشکەش بکەن. بە ناوی خۆی گەورە، بەڕێزان، بەڕێز دکتۆر هەواڵ پارێزگای سلێمانی، بەڕێز کاگازار سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، بەڕێز جەنابی ئاغای مەجلیس وشتەری سەرکۆسڵگەری جمهوری ئیسلامی ئێران، بەڕێز کاک نەوزاد بەڕێوەبەری گشتی بازرگانی، بەڕێزان، بەڕێز کاک نەوزاد جێگیری ژووری بازرگانی سلێمانی و بەڕێزان کاک ڕزگار و بەرادەران بە گشتی بەخێراتنی بەڕێزتانەکەین بۆ کردنەوەی مەراسیمی فیستیڤاڵ و بە بازارکردن و براندی بازار لە شاری سلێمانی کە مەبەستی گرنگمان لەم پێشەنگایە و لەم فیستیڤاڵە ئەوەیە کەوا ئێمە بتوانین بەرهەمی خۆماڵی خۆمان نمایش بکەین لەگەڵ بەرهەمە دەرەکیەکان. ئەو بەرهەمە خۆماڵیانەی خۆمان دەورێکی گرنگی هەیە لە هەموو بوارە جیاجیەکاندا. لە بواری کشت و کاڵدا دەورێکی گرنگی هەیە کە ئەتواندرێت کاری لەسەر بکرێت و ئەو کۆمپانیا بیانیانەش کەوا دەیانەوێت کار بکەن مەجالێکی باشی تێدایە. بۆیە ئێمە کردنەوەی ئەم جۆرە فیستیڤاڵ و پێشەنگانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ ئەوەیە کەوا بتواندرێت بەرهەمە خۆماڵێکی خۆمان نمایش بکرێت و لەگەڵ ئەوەشدا ئێمە بتوانین لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان زیاتر برە بدەین بە بواری ئابووری. بۆیە ئەم جۆرە کارانە ئەبێتە هۆی ئەوەی کەوا ڕاستەوخۆ ئێمە کۆمپانیاکان لە یەک نزیک بکەینەوە و هاوکاری و بتوانین ئەو کۆمپانیانە بینکەوە ئەیانوێ کاڵاکانی خۆیان نمایش بکەن و لەگەڵ ئەوەشدا لەم پێشەنگایە ڕۆژانە چەندین کار و چالاکی تێدا دەکرێت و لێرەشدا ئێمە ئەبینین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کۆمپانیاکان هاتوون ئەم کاڵانی خۆیان ڕۆژانە کەوا بە بازاڕەکەن نرخەکانیان لە 125-35 داشکاندووە بۆی کەوا بتوانن هاوڵاتیان سوودی لێوەربگرن. دووبارە بە خێراتنی گشت لایەکتانەکەین ببوونن ئەوانەی کە ناومان هێنان. بەڕاستی ئێمە ئەم پێشەنگایە بۆ ئەوەیە کەوا بتوانین بەیەکەوە کاری لەسەر بکەین و هیوادارین هەموو لایەک سەرکەوتوو بێ. زۆر سوپاس بۆ گشت لایەکتان. زۆر سپاس بۆ بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان. سلێمانی قەت ناهێڵین سیمای جوانت بشێوێنن، قەت ناهێڵین گوڵی یەخەی گۆیژە و ئەزمەڕ بژاکێنن. بە بارتەقای هەموو دنیا خۆشمان ئەوەی سلێمانی وەسوولی کوردستانی ئەتقەین بە پایتەختی جوانی. سلێمانی دڵنیا بە ئەتپارێزین لە چاومانە، تۆ ئاوازی تۆ گۆرانی لەناو دڵی هەمومانی. سلێمانی تۆ ئایندەی منداڵێکی کوردستانی، نەک پایتەختی ڕۆشنبیری، تۆ پایتەختی دڵ و گیانی. داوا لە بەڕێز دکتۆر هەواڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانیەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیەک. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بەناوی پارێزگای
لای سلێمانیەوە پیرۆزباییکردنەوەی ئەم بران بازارە لە بەشداروانی بەڕێز دەکەین ومێ دەکەین ئەم جۆرە کارانە ببێتە مای ئەوەی کە بە شێوەیەکی باشتر ناوەندەکانی فرۆشتن و کڕیاران لە یەکتری نزیکاتەوە لەسەر بنەمای کوالیتێکی باش و لەسەر نرخێکە ببونجێ لەگەڵ بژێوی و داهاتی ڕۆژانەی هاوڵاتیانی و کڕیارانی وڵاتەکەی ئێمەیە کە ئیسا لە بارودۆخێکی دارایی و ئابووری قورسە ژیانیان بەڕێەکەن. سپاسی کۆمەڵیکێتی ناردە و ناردنکارانی هاوردە و ناردنکارانی کوردستانەکەین کە ئەم دەستپێشخەریان کردووە لەگەڵم کۆمپانیا بەڕێزانەیە لەم شوێنەیە کە سنتەری شاری سلێمانیە بۆ ماوەیەکی دیاریکراو بازارێک بە کاڵای جۆرە و جۆر بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بۆ ناساندنی کەلوپەلە خۆماڵیەکان و بەرهەمی دەستی خۆماڵی کاری خێزانەکان و کێڵگەکانی خۆمان کارگەکانی خۆمان نمایش بکرێ بۆ بێ بە ژوانێک بۆ ناساندنی ئەو بەرهەم و کاڵایانەی کە لە وڵاتە جیاجیەکانی تری دنیاوە هاتوون و لێرە نمایش کراون بۆی بە هەردوو ئاراستەکە بتوانین بازارکردێکی باشتر لەسەر بنەمەی تەنیا قازان پیشاندان نا بەڵکو لەسەر بنەمای پڕکردنەوەی پێداویستیەکانی بازاری خۆمان و داخوازی کڕیارەکانمان دابین بکەین. ومێ دەکەم هەوڵ بین پێشانگاکانی ئایندەمان بۆ بەرهەمە خۆماڵیەکان بێ بۆ ئەوە بێ کە چۆن زۆرترین کاڵا بەرینە دەرەوە و کەمترین کاڵا بێنین بۆ بەرهەمە پیشەسازیەکان بێ بۆ بەرهەمانە بێ کە خۆمانی هێنین چکە لە چەند ساڵی ڕابردووە هەموو پێشانگایانی ئێمە کردومانەتەوە تەنیا بۆ گەرمکردنی بازاڕی وڵاتانی ترە نەک بۆ بە بازارکردنی کاڵا بەرهەمەکانی خۆمان. ومێ دەکەین ئەم پێشانگایە کە ژمارەیەکی زۆر لەو کەس و کۆمپانیا و خێزانانە بەشداریان کردووە سەرەتایەکی گرنگ بێ بۆ ئەم کارە کە بتوانین وەکوتم لە ڕووی جۆریەوە کاڵاکانمان بە شێوەیەکی وا بەرهەم بێنین و لە ڕووی بە بازارکردن و مارکێتینەوە بە شێوەیەک بپێچرێنەوە نمایش بکرێن توانایمانەوەیان هەبێ کە خەڵک بتوانێت بیان کڕێ و سوودیان لێ ببینێ. جارێکی تر پشتیوانی خۆمان بۆ ئەم کارانە دووپاتەکەمەوە بە خۆشحاڵم لێرە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و نەخۆشخانەی هیوا وەک هەموو جارێک دەستپێشخەری ئەویان هەیە بۆ پشتیوانیکردنی توشبووان بە نەخۆشی شێرپەنجە چ بەخشینی کردێلەی شێرپەنجەیان هەیە چ نمایشکردنی پێشانگای تابلۆی ئەو مناڵانەیان هەیە کە بە تووشی شێرپەنجە بوون و بە دەست و پەنجە و زین و زیرەکی و ئاوەزی خۆیان تابلۆکانیان کێشاوە هەمومان پشتیوانیان بکەین بۆی لەگەڵ بازارکردن و لەگەڵ ئەوەی خۆمان ئەمانەیە بیکڕین دید و خەیاڵیشمان دەستیشمان لەگەڵ ئەو خۆشەویستانە بێ چە پزیپشکان و کارمەندانی تەندروستی نەخۆشخانەی هیوا چ ئەو نەخۆشانەی کە لەوێ چارەسەر وەرەگرن بۆی دەستمان لە چارەسەرکردنی وڵاتەکەمانە هەبێ. دوجار لەبەرەوەی ئەم شوێنە شوێنێکە وەکو وتم ژمارێکی زۆر لە کۆمپانیا و شوێن و براندی تیا کۆبۆتەوە سەردانکەرێکی زۆری ئەبێ کاتان لێ یەکەم هەموو لایەک پابەندی ڕێنمایە تەندروستی و خۆپارێزیەکان بن بۆ ئەوەی کە بتوانین خۆمان لە کۆرۆنا وەکو ئەوەی کە تێپان پەڕاندەوە پشتیوانی خۆ و خۆپارێزی ئێوە و کارە و چارەسەرکردنەکانی داون دەستگا تەندروستیەکانی حکومەتی هەرێمی کوردستان بتوانین ئەم کارانە بەردەوام بکەین و بتوانین ئەو دۆخە تێپەڕێنین بە خۆپارێزی تەواوەوە لەم جۆرە چالاکیانە بەشداری بکەن بۆی جارێکی تر ئێمە دووچاری قەیرانی تەندروستی گەورە نەبینەوە. شاد و سەربەرز و سەرکەوتوو. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەباڵە و بەکر پارێزگاری سلێمانی. هەمومان پێکەوە جوانین لە سەمای عشقا بتوێنەوە لە یەک بیر لە چەند جەستە لە دڵێکی ئاوێتەییدا کۆبینەوە دەست لە ناو دەست بە دڵپاکی لە ڕۆحدا ئاوێتە بینەوە وەرن با پێکەوە خاک و وڵات و نیشتیمان ئاوەدان بکەینەوە. داوا لە بەڕێز شێخ نەوزاد شێخ کامل بەڕێوەبەری گشتی بازرگانی و دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیەک کە بە ناوی وەزارەتی بازرگانی و پێشەسازی حکوومەتی هەرێمی کوردستانەوە وتارەکە پێشکەشەکات بفەرمێت. بڕۆ.
بەناوی خوای گەورە و مێرەبان ئامادەبوانی بەڕێز کاتتان باش و هەموو لاکتان بەخێر بێن. ئێمە بەناوی وەزارەتی بازرگانی و خودی جەنابی کاکەمال وەزیری بازرگانی و بریکارانی وەزارەت و سەرجەم بەڕێوەبەراتەکانی بەڕێوەبەراتی گەشتی بازرگانی دەستخۆشی لە شارەتداین و یەکێکی هاوردە و نازنکاران دەکەین بۆ ئەنجامدانی ئەم پێشانگایە. دیارەکردنەوەی ئەم پێشانگایە لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان بەڕاستی پێویستێتی زۆر کە وەکو سەرەتایە یاک هەنگاوی یەکەم دەست پێ بکەین بەوەی کە هەمومان هاوکار بین و پرۆسەیەک دەست پێ بکەین بەوەی کە چۆن بتوانین بگەڕێنەوە بۆ بەکارهێنانی بەرهەمی خۆماڵی. چونکە هەر وڵاتێک ئەگەر احتیمال نکاتە سەر بەرهەمی خۆماڵی خۆی و بەرهەمەکانی زیاد نکات و بینێتە دەرەوە بە دڵنیاییەوە بنەمای ئابووری ئەو وڵاتە وردە بەرەو دووا دەگەڕێتەوە گەشە ناکات. بۆیە بنەمای پێشخستنی ئابووری هەر وڵاتێک بەندە بە پێشخستنی بەرهەمە ناوخۆیەکانی و لەڕێی بەرهەمە ناوخۆیەکانیەوە دەتوانێت درای خۆش بێنێتە ناو وڵاتەکەی و ئابووریەکەشی گەشە بکات. ئێمە لە وەزارەتی بازرگانی هەمیشە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانمان ئەوەیە کە چۆن بتوانین بەرهەمی نیشتیمانی گەشە پێ بدەین بۆ بازاڕی ناوخۆ گەشە پێ بدەین و بۆ ئەو کارش هەموو ئاسانکاریێک دەکەین و لە ڕێنمایەکانیشمان و لە کارەکانی ڕۆژانەشمانە هاوکاری بازرگانان